ڕادەستکردنی خاڵی سنووری فیشخابوور ئێستا بۆتە ناکۆکی یەکەمی عراق و هەرێمی کوردستان. عراق وەک مەرجی ناردنی موچە تەماشای دەکات و بەرپرسانی پارتیژ وەک ئومێدیمانەوە. مكان سواء في منطقة إقليم كردستان أو في المناطق. بەگوێرەی زانیاریەکانی پەیام حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عراق زیاد لە جارێک جەختی لەسەر ئەوە کردووەتەوە خاڵی یەکەمی دانووسان لەگەڵ هەرێمی کوردستانەوەیە کورددان باڵوەشانەوەی ڕیفراندۆم دابنێت و ئەو کاتیوەش دەواازەی سنووری فیشخابوور ڕادستی عراق بکات. بەڵام ئەوەی تا ئێستا ڕوونا بەرپرسانی پارتی بە هیچ شێوەیەک نانەوێت فیشخابوور ڕادەست بکەن. بەگوێرەی زانیاریەکانی پەیام کە لە سەرچاوێکی تایبەتەوە دەستی کەوتووە ڕادەست نەکردنی فیشخابوور کە بەلای بەرپرسانی باڵای پارتی وەکو هۆکاری ژیان و مردن وایە دەگەڕێتەوە بۆ ئەوەی دوو پاڵاوگەی لێیە، یەکێکیانی نیچێروان بارزانی سەرۆکی حکومەت و ئەوی دیکەشیان مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی یاسایشی هەرێمە. ئەمە جگەلەوەی ئەگەر ئەو دەواازەیە بگیرێت هیچ شوێنێک نامێنێتەوە بەرپرسان لێیەوە سەردانی دەرەوەی وڵات بکەن. بۆیە بەرپرسانی پارتی پێشتر ئامادە نەبوون ئەو دەواازەیە ڕادەست بکەن بە حکومەتی عراقی. هەرەوەش وای کرد دانوستانە سەربازیەکان لە نێوان هەولێر و بەغدا بگەنە بنبەست دانوستانی حکومیشی بەدوادانەیەت بەوتەی سات حەدیزی و تەبێژی حکومەتی عراق. ئەم ململانە سەختە لەگەڵ دەوڵەتەکەی حەیدەر عەبادی هاوکاتە لەگەڵەوەی باری دارایی حکومەتی هەرێم تووشی داڕمانی تەواوەتی هاتووە. ئەگەر عراق موچە و بودجە نەنێرێت دۆخی دارایی هەرێم بەرەو خراپ و خراپتر دەڕوات. بەگوێرەی راپۆرتی دارایی حکومەتی هەرێم ئێستا داهاتی هەرێمی کوردستان تەنها 400 ملیار دینارە بۆ مانگێک، بەڵام هەرێمی کوردستان لە ڕاستیدا لە خراپترین دۆخدا پێویستی بە 720 ملیار دینارە کە 470 ملیاری بۆ پێدانی موچەی فەرمانبەران بەپێی سیستەمی پاشەکەوت، 120 ملیاری حەقدەسی کۆمپانیاکان و 130 ملیاری بۆ دانەوەی قەرزی کۆمپانیاکان کە پێویستە نەوتی فرۆشراویان ڕادەست بکرێتەوە. بەڵام تا ئێستا هەرێم توانای ڕادەستکردنەوەی ئەو نەوتەی نییە. بۆیە بەم دۆخەوە حکومەت تەنها فریای دانەوەی قەرزەکان دەکەوێت بە پێی وتەی نێچیروان بارزانی لەگەڵ نوێنەرانی UN. حکومەت جگە لە موچەی ماگینۆ پارەی دیکەی نییە موچە بدات لە ساڵی 2018دا. بەڕای شارەزایانی ئابووری حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێت و عراق دەرگای لەسەر نەکاتەوە لە ناو خۆدا هەم خۆی و هەم هاوڵاتیانی هەرێم دەخنکێنێت. ئەوش مەترسی گەورە لەسەر قەوارەی دەستوری هەرێم دروست دەکات. بۆیە گرنگە ئەم حکومەتە ئیفلاسبوونی خۆی ڕابگەێنێت و هەڵوەشێتەوە و حکومەتێکی ڕاگوزەری نیشتیمانی پێک بێنرێت.